دارای کتێبفرۆش ناوێکی دیار لە کتێبخانەی کوردیدا کە زۆربەی خوێنەران و ڕۆشنبیرانی شاری سلێمانی سەر و سەودایان لەگەڵیدا هەیە. ئەو ساڵانێکە لە ڕۆژنامەفرۆشیەوە دەستی پێ کردووە و ئێستاش خاوەنی یەکێک لە کتێبخانە گەورەکانی ئەم شارەیە. ئەو لەپاڵ خۆشەویستی بۆ کارەکەی نیگەرانە لەوەی کە خوێندنەوە نەبۆتە کەلتور لە کۆمەڵگەی کوردیدا. تقریبینەوە بۆ 8 ساڵەکی ئەم شوێنەم هەیە وەکو شوێنێکە بتوانم خزمەتی تیا بکەم. خزمەت بە خوێنەر بکەم. خوێندنەوە نەبووتە کولتورێک لە ناو کۆمەڵگای ئێمە، ئەویش بەهۆی تەئسیری بەناو نوخبە و بەناو خوێنەوارەکانی ئێمە کە نوخبە و خوێنەوار و نووسەرەکانی ئێمە گەورەترین تەئسیریان هەبووە لەسەرەوەی کە بارودۆخی کوردستان بەم ڕۆژە گەشتووە. لەگەڵ ئەوەی کتێبخانەی کوردی هەژار نییە لە سەرچاوەی کتێب، بەڵام کەمی خوێنەری کوردوای کردووە ڕۆشنبیران بیر لە چەندین میکانیزمی جیاواز بکەنەوە بە مەبەستی هاندانی هاوڵاتیان بۆ خوێندنەوە. بە بۆنەی ڕۆژی جیهانی کتێبیشەوە لە پارکی ئازادی لە شاری سلێمانی چەندین بەرهەم نمایش کراون کە خوێنەر دەتوانێت لەگەڵ ئەو بەرهەمانەی کە خوێندوویەتیەوە ئاڵوگۆڕیان بکات. ڕێخەرانیش دەڵێن ئامان گیانە لەو ڕێگەیەوە کتێب و خوێنەر لەگەڵ یەکتر ئاشت بکەنەوە. من پێم وایە ئەم پرۆژە و دەیان پرۆژەی تر پێویستی و زەرورێکی هەنووکەیین بۆ ئەوەی ئێمە بتوانین جارێکی تر گەنجەکانمان فۆکس بخەینە سەر گەنجەکانمان لەبەرەوەی ئێستا سینی گەنجمان ئەو تەبەقەی گەنج بەڕاستی دوورکەوتۆتەوە لە مەسەلەی خوێندنەوە یان خۆڕۆشنبیرکردن. ئێمە وەکو لیژنی ئامادەکاری ئەم پرۆژەیە پرۆژەکەمان ناوی کتێبێک بێن و کتێبێک ببە. وەکو ئەیبینن پێشوازێکی باشی لێ ئەکرێ ئەمە وەکو سەرەتایەکە وەکو هاندانێکە بۆ ئەوەی کە گەنجان و خوێنەر ئاش بکەینەوە لەگەڵ کتێبە. دارای کتێبفرۆشیش بۆ هاندانی هاوڵاتیان بۆ خوێندنەوە بە تایبەتیش گەنجان و خوێندکاران ڕێگەیەکی تایبەت بە خۆی گرتوۆتە بەر کە بریتیە لە دابینکردنی بەشێکی سەرەکی لە کتێبخانەکەی تایبەت بە خواستن کە لێرە خوێنەر دەتوانێت لە جیاتی کڕین بە خواستن کتێب ببات و پاش خوێندنەوە بیگەڕێنێتەوە بۆ کتێبخانەکە. ئەمە ژوای کردووە کتێبخانەکەی دارا جیاواز بێت لە کتێبخانەکانی تر. وەکو کتێبفرۆشێک هاتووم بەشێکی خواستنم دروست کردووە لە کتێبخانەکەمە. هەدەفەکەم ئەوەیە ئەمڕۆ تەلەبە سەرچاوی دەست ناکەوێت و ئیمکانیەتیشی نییە بۆ بەحسێک 10 کتێب کڕێ 15 کتێب کڕی. من لێرە هاتووم بە پێی توانای خۆم بەشی خواستنم دروست کردو بۆ هاوکاریکردنی تەلەبە. چێ هەیە لە کوردستانی عێراقا کتێب بە بەخواستن بە تەلەبە و بە دیلیڤەریش بۆی بنێرێ. ئەمە هەدەفی خزمەتکردنە. هەرچەندە ڕۆشنبیران پێیان وایە پێشکەوتنی تەکنەلۆژیا بە یەکێک لە هۆکارەکانی لاوازی خوێندنەوەدا دەنرێت، ئەمە لە پاڵ دەیان هۆکاری تر، بەڵام سەرەڕای ئەوەش چەندین کتێبخانە لە شاری سلێمانیدا بوونیان هەیە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.